بۆی کە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت زیاتر فراهم بکرێ و زیاتر با بڵێن لەسەر عێراق مولزەم بێ کەوا مافەکانیان فراهم بکات داواکاریەکم ئاراستەی حکوومەتی اتحادی کردووە کە ببێ بە ئەندام لە پرۆتۆکۆلی ئارەزومەندانەی ڕێکەوتنامەی نەتەوەیەگرتوەکان بۆ مافەکانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەمەش بۆ خۆی ڕاستی دەرەنجامێکی باشی ئەبێت چونکە ئەو کاتە عێراق زیاتر ملزەمە بێت مافەکانی خاوەن پێداویستی تایبەت فراهم بکە لەو پرۆتۆکۆلە لیژنەیەک هەیە لیژنەکە تایبەتە بە وەرگرتنی سکاڵانامە لە خاوەن پێداویستی تایبەت ئیدی ئەو سکاڵانامە لە یەک کەس بێ یا لە 50 کەس بێ یا لە 100 کەس بێت گرنگەوەیە خاوەن پێداویستی تایبەتێک بچێت سکاڵا تەقدیم بکە لەوێ ئەو کاتە عێراق ساڵانەش ملزەم ئەبێ بە تەقریرێک راپۆرتێک بەرزەکاتەوە بۆ ئەو جیهەتە ئەمما ئەگەر نەبێ بە ئەندام لەو پرۆتۆکۆلە ملزەمە بەوەی کە راپۆرتێک بەرز بکاتەوە بۆ بار و گوزەرانی کەمەندامان چۆنە نش ملزەم ئەبێ بە مافەکانیان بە شێوەیەکی باش دابین بکە جا بۆیە هەتاکو ئێستا حکوومەتی اتحادی وەڵامی ئەم داواکاریە منیان نەداوەتەوە چونکە داواکاریەکەم التزاماتێکی چۆن بڵێ مادی لەسەریا ئەنجام ئەبێت ئەوانش ئەڵێن ئێمە ئیمکانێتمان نییە جارێکان با بڵێن ببنە ئەندام لەو پرۆتۆکۆلە بەڵام ئێمە قەت کۆڵ نادەین و پشتیوانی مافەکانی خاوەن پێداویستی تایبەتە بین و جەختەکەینەوە لەسەرەوەی کە عێراق بێ بە ئەندام لەو پرۆتۆکۆلە